بۆم نەخۆشیاری هاتوچۆدا ڕۆڵەکەی ئیجابی بووە؟ بە دڵنیاییەوە هەموو بوارێک ڕاگەاندن ڕۆڵی کاریگەری هەیە لەسەری ڕۆڵی گەورە بەجێڵێت ینی بۆ نمونە ئێمە گەر کۆمەلگا دابەژە بێ بەسەر چەند چینەکە هەندێک لە چینەکانی کۆمەلگا تەنها لە ڕێگەی سزای تند و لە ڕێگەی دادگا و لە ڕێگەی بەندکردن و پێبژاردن و ئەو بابەتانی کە لە ڕێگەی دادگاوە دیاری کردوواتە لە ڕێگەی سزاوە تۆ دەتوانی کۆنتترۆلی ئەم جۆرە کەسانە بکەیت هەندێکی کە هەیە وشیاری هاتوچۆی یانە یا با نەک بڵین هاتوچۆ با لە سەرتاوە باز لە هەر شتێ بکەین کە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی یا بە ئاسایشی یا بە سەلامەتی مرۆڤەوە هەیە هەندێک مرۆڤێ نەگەیشتووە بۆ قەنەعاتە یا زانیاری نییە لەسەرەوەی کە ئایا ئەگەر بێت و ئەم کارە ئەنجام کە مەترسیەکانی چین یا دەرئەنجامەکانی چین تووشی چی ئەبێتەوە بۆ ڕۆلی ڕاگەیاندن لە هەموو بوارەکانە کاریگەری هەیە من نمونێکت بۆ دێنمە ساڵانی ڕابردوو ڕەنگە جگەرە کێشان لە ناو پاس و لە شوێنە گشتەکاندا شتێکی ئاسایی وایە ئەو ڕۆلی کۆمەڵگەیان ڕۆلی ڕاگەیاندن بوو کە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەمە بکرێ بە کللتوری عیبەکردنی جگەرە کێشان لە شوێنە گشتیەکانە ڕاگەیاندن ڕۆڵی هەیە لەسەر هاتوو چۆش ئێمە ئەبێ وا بکەین کە چۆن جگەرە کێشان هەڵمەتی بە عیبەکردنی جگەرە کێشان لەو شوێنانی جگەرە وەکو نمونێک باسەکەم ئەبێ وا بکەین کە سەرپێچی هاتوچۆی وەکو جۆرێک لە عیبەسی بکرێ وەکو جۆرێک لە کارێکی قێزەون لە ناو کۆمەڵگەدا کارێکی ناشرین سەیر بکرێ ئەمە ڕۆڵی میدیا هەیە لە وڵاتە پێشکەوتەکاندا ساڵانە چەندین ملیۆن دلار بە تایبەتی لە ناوێشێتی ئەوروپا ئەو وڵاتانەی کە لە سنووریەکێتی ئەوروپان ساڵانە چەندین ملیۆن دلار تەرخانەکەن بۆ ڕیکلام لە بواری سەلامی مروریە لە بواری بەکارهێنانی پشتێنی سەلامەتی لە بواری مەترسیەکانی سەر ئامێرەکانی پەیوەندی لە خێرایی لێخوڕینی ئۆتۆمبیل ئەمانە گرنگی زۆری پێدەن بۆیە بە دڵنیاییەوە ڕاگەیاندن ڕۆڵێکی باشی هەیە هاوشان لەگەڵ بوونی یاسایەکی تون بۆ ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن یا ئەو کەسانی کە خوازیار یا مەیلی سەرکێشیان تایە بۆ ئەوەی بتوانین هەموو لایەک سەلامەت بێت. دەمەوێت بپرسم ئێمە میدیا و ڕاگەیاندنی تایبەت بە هاتوچۆمانەیە بێگومان تا چەند توانیوێتی ڕۆڵی هەبێت لە هۆشیارکردنەوەی ڕاستەوخۆی تاکدا. ئێمە وەکو بەڕێبەتی هاتوچۆ بەشێکی تایبەتمان هەیە کە وەکو بەشی ڕاگەیاندن و پەیوەندی گشتیەکانە و ڕاگەاندن و پەیوەندی گشتەکان و هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەم بەشە لە با بڵین بە ئەرکی خۆی هەڵساوە بەڵام ئێمەش توانەکانی ئێمە سنووردارە هەرچەندە ئێمە ئەوەندەی کە لە توانای ئێمە بوو یەکو بەڕێوبەرایەتیە کە بابەتی هاتوچۆ چۆن سەلامەتی جانی کەسەکان ئەگەر بێت و ڕووداوەکانی هاتوچۆ بەرز ببنەوە هەموو تاوانەکە یا هەموو بەرپرسیارەتەکەی هی ئێمەێ بە پێچەوانەکەشی ئەگەر ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە هەموو ئینجاز و دەستکەوتەکە هەری ئێمە نیە بەڵکو پرۆسەیەکە دەبێ هەمومان بە هاوکار بین تاوەکو بتوانین ئاماری ڕووداوەکانی هاتوچۆکەم بکەینەوە ئێمە بەو تاقی کە لە بەردەستمانایە بۆ توانە مادی مرۆیی کە لە بەردەستمانایە ڕۆڵی باشمان جێڕاوانی ئەرکی خۆمان دەتوانم بڵێم بە زیاوە جێبەجێ کردووە نەک تەنها دەستێمانێتوان بڵێم لە تەواوی هەرێمی کوردستاندا بەشێکی زۆری ئەو پرۆژانە پرۆژەی تاکە کەسین کە جێبەجێ دەکرێت ینی بە نمونە ئێمە بەرنامەی هاتوچۆیمان هەیە لە کەناڵەکانی لە تەلەڤیزیۆنە دوو بەرنامەی هاتوچۆیمان هەبوو ئێستا بەرنمەیەکە لە کەناڵی گەلی کوردستان و پێشەی لە کورساک بەرنمێکی کەمان هەبووە ڕادوی هاتوچۆمان هەیە تایبەت بە بواری گەیاندنی پەیامی هۆشیاری و ئاگدارکردنەوەی شۆفێران لەسەر بواری هاتوچۆ مەسەلەن لە ڕێگەی پروشەر و بڵاونامەوە ئێمە هەوڵمان داوە کە شۆفێران و هاوڵاتیان ئاگدارکەینەوە یا ڕێنمایی هۆشیاری هاتوچۆیان بینە تاوەکو بتوانن بە شێوەیەکی سەلامەت ئۆتۆمبیل لێ بخڕن پێشانگای گەورەمان کردوێتەوە بۆ ئەوەی کە عەرزی ڕووداوەکانی هاتوچۆی تیا بکەین یا پەیامی مەترسیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بگەێنین بە هاوڵاتیان بەڵام وەکو باسە کرد ئێمە بە تەنها ناتوانین ئەم ڕۆڵە بجێڕین دەبێ میدیاکانی تر هاوکارمان بێن دەبێ لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی وەزارەت سنتەری لێکۆڵینەوەی گرنگ توێژینەوە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ کاتچکێس ئەمە بیرمان نەچێ هۆکاری سەرێکی مردن لە هەرێمی کوردستانە ئەگەر یەکەم نەبێت دوو هەمە بەڕاستیانی ئەوەندە مەترسیەکان لە هەرێمی کوردستانە لەسەر ڕووداوی هاتوچۆ هەیە ئەوەندە لەسەر بوارەکانی تر نییە لە کاتێکە کە ڕەنگە لە ساڵێکە پەتایەکی پشووک بڵاو دەبێتەوە زۆرترین پارە و کولفەی بۆ تەرخان بکرێتەوەکو ڕێگری لەو پەتایە بکرێت چ لە هەڵمەتی هۆشیاری چ لە بوارەکانی پزیشکی بەڵام ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوام ڕۆژانە ڕوو لە زیادبوونە ئەو ئیمکانێتی کە لە بەردەستی ڕۆڵی ڕاگەاندنایە هێشتا سنووردار و دیاری کراوە.
ئەوەی باسی لەوە دەکرێت کە ڕووداوەکانی هەچۆ بەردەوام لە زیادبووندایە. ئەگەر من ئەمە لە ڕائید بەهمەن بپرسم، هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هەچۆ بۆچی دەگەڕێتەوە؟ خاڵی سەرەکی ئەوەیە کە هەتاوەکو پێویستەکانی مرۆڤ زۆر بێت، پێویستی مرۆڤیش بۆ بەکارهێنانی سوارڕەوەکان زۆرتر دەبێت. ئێمە بیرمان نەچێت لە ساڵانی ڕابردوودا ڕەنگە لە ماڵی ئێوەدا یەک ئۆتۆمبیل هەبووە، هەندێجار لە گەڕیچێکە، هەندێجار لە گوندێکە یەک ئۆتۆمبیل هەبووە، چەند ئۆتۆمبیلێکە بۆ ئێستا لە ماڵەکە گەر چەند کەسی تابن ئەوەندە ئۆتۆمبیلی تایە. بۆیە ئەمە وای کردووە کە ژماری ئۆتۆمبیلەکان زیاتر بن، هەرچەندە لە وڵاتە پێشکەوتەکانە ئەم هاوکێشەیە پێچەوانە کرایەوە لەگەڵەوەی ژماری ئۆتۆمبیل زیاتر بوو، بەڵام ئاماری ڕووداوەکانی هاچۆ کەم بۆیەوە. بۆچی کەم بۆیەوە؟ لەبەرەوەی کۆمەڵێ پلان هەیە کە دەبێت کاری لەسەر بکرێت. ئێمە لە هەرێمی کوردستاندا جگەلەوەی کە تۆڕی ڕێگاوبانەکانمان وەکو پێویست نییە، جگەلەوەی کە لە بینی دوو قەوسا ئەوەی کە پێدەوترێت ڕێکەوتنی کۆمەڵایەتی کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی کە کەسەکان دووبارە و چەندبارە سەرپێشی بکەنەوە، جارێکی تر ببنە مەترسی لەسەر ژیانی خەڵکانی تر و تووشی ڕووداوی هاتچۆ ببن، خەڵک گیان لە دەستبا لە سەردەستی ئەوانیا خەڵک بریندار بێ. ئەم ڕێکەوتنە کۆمەڵایەتیانش تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەبووە لەسەرەوەی کە خەڵک بەو شێوەیە نەترسێت لە ڕۆڵی دادگا و لە ڕۆڵی یاسا. لە هەمووی گرنگتر و کارەساتبارتر ئەوەیە کە ئێمە گواستنەوەی گشتیمانە لە هەرێمی کوردستانە، ینی تۆ لە هەرێمی کوردستانە تەنها بە ئۆتۆمبیلی خۆ دەبێ بچی بۆ ناو شار بێ، بۆ دەرەوەی شار بێ، بۆ ناو سنتەری شار بێ، نە هێڵی میترۆمان هەیە، نە شەمەند نەفەرمان هەیە، نە پاسەکانمان وەکو بە شێوەیە یەک بێکە من و جەناب و هەر کەسێکی کە حەز بکەین ئۆتۆمبیلەکەی خۆمان بەکار نەهێنین، بە پاس هاتوو چۆ بکەین. ئەمانە کۆمەڵێ هۆکارن کەوای کردووە ڕۆژانە پێویستی مرۆڤ بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیل زۆر بێت، بۆ ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆر بێتە سەر شەقامەکان، و هیچ پلانەکانیش لە ئاستی زیادبوون و گەشەکردنی هەم توان خواستی مرۆڤانە بێ، هەم لە ئاستی زیادبوونی ژماری ئۆتۆمبیلەکاندانە بێت. تۆ پێویست بەردەوام تۆڕی ڕێگاوبانەکانت فراوان کەی، پێویستیت بەوە هەیە کە کوالیتی ئەو ئۆتۆمبیلانی دێتە هەرێمی کوردستان و ئۆتۆم کوالیتیی باشی هەبێ، پێویستیت بەوە هەیە کە چاودێرێکی تونگ لەسەر شەقامەکانە هەبێ، پێویستیت بەوە هەیە کە یاسا ڕەحم بەو کەسانە نەکا کە سەرکێشی یەکەن یا سەرپێچی ئەمانەوەی پشتگوێ خراون لە هەرێمی کوردستان بۆن لە زۆر ڕێگەوبان هەیە، جادە هەیە، لە تایبەت ئەوانەی دەرەوە شار چاڵ و چۆڵێکی زۆر هەیە. ئۆتۆمبیلەکانم عەزیەتی پێگا هەم دەبینین ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر لەوێ ڕوئەدات. زەنی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر بەراورد بە ناوشارە سەیری بکەین تقریبن وەکو یەک دەرەچێتەوە، بەڵام قەباری ڕووداوەکانی دەرەوەی شار زیاترە. بۆ نمونە هاو شۆفێرێک لە ناو سنتەری شاردایا لە ناو شار دەکاتێت تووشی ڕووداوێکی هاتوچۆبی لە خێرایی ئەو پڕی 60 کیلومتر لە کاتژمێرێکدا. بۆیە قەبارەی ڕووداوەکە بەقەدەر جۆری خێراییەکەیەتی ئێمە بەقەدەر قەبارەی خێراییەکەیەتی ئێمە هەموو کاتێ ئەومان وتووە خێرایی ئەگەر هۆکاری ڕووداوی هاتوچۆش نەبێ قەباری ڕووداوەکە گەورەتر دەکات. چەندە خێراییەکەت زیاتر بێ ئەوەندە زەبرەکە کاریگەری هەیە لەسەر زیانی مادی و جانیشی لێ دەکەوێتەوە. بۆیە ڕووداوەکان لە دەرەوەی شارە بۆیە زیاترە لەبەرەوەی کە زۆربەی ڕووداوەکان لە دەروی شاردا مردن و برینداری لێ دەکەوێتەوە، یا زەرر و زیانەکان قورسن، ئۆتۆمبیلەکان بە تەواوەتی وێران دەبن، ڕێگاوبانەکان هەندێکیان خراپ دەبن، هەندێک جار زیان بە مڵکی گشتی دەکاوەکو ئینارە و ڕووناکەرە و ستونی کارەبا و دار و درەختەکان. ئەمە وای کردووە کە ئێمە وا هەستین ڕووداوەکان لە دەرەوەی شار زیاتر بن. ئێمە ئەگەر بمانەوێت کۆنتترۆڵی خێرایی هاتوچۆ بکەینانی وەکو باسم کە لە سەرەتا پێویستیمان بەوە هەیە کە یەکەم چاودێرێکی تونت هەبێت لەسەر شەقامەکان بۆ ئەوەی شۆفێر هەست باوە بکە کە ئەم شەقامە تەنها مڵکی ئەو نییە بەتەنیا. ئێمە دەبێت لەو فکرەیە تێ بگەین کە ئێمە کاتێکە دەچینە پشتی سوکانەوە لەناو ئۆتۆمبیلدا ئۆتۆمبیل لێ دەخورین ئەو شەقام و ڕێگابانە تەنها مڵکی ئێمە نییە، ئەو ئۆتۆمبیلە وەکو خاوەنداریەتی مڵکی تۆیە، بەس کاتێک کەلی دەخوری کاتێک کە دێهاوژوت لەسەر شەقامەکاندا ڕێدەکەی دەبێتە مڵکی کەسانی تچکە هەند لە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کات ئۆتۆمبیلێک وەستاوە یا لە سایدی بەرامبەری ڕۆشتووە یا کابرا لە ناو دوکانی خۆیان بووە یا لە ماڵی خۆیان بووە، ئۆتۆمبیلەکە بە خێراییکی زۆر ڕۆشتۆ خۆی کێشاوە بە کەسێکا کە ئەستان هەر ئاگای لەوە نەبووە، هەر بچووکترین دەستی نەبوو لە دروستبوونی ئەو ڕووداوایە. بۆیە دەبێت ڕۆڵی ڕاگەاندن وا بکەین کە یەکەم شۆفێر فێری ئەوە ببێکە سەرکێشیکردن بە ژیان باڵین سەرپێچیکردن
لە کاتی ئۆتۆمبیل لێ خوڕیندا تەنها زەرروزیانی بۆ خۆی نییە بەڵکو دەبێتە کارەسات و ماڵوێرانی بۆ کەسانی دەوروبەر شقام و ڕێگاوبانەکان تەنها مڵکی من نین بە تەنها بەڵکو مڵکی ئەو کەسانەیە کە بەکاری دەهێنن لە کەسێکەوە کە دەپەڕێتەوە لە کەسێکی بەتەمەنەوە لە مناڵێکەوە کە وەکو پێویست بۆ شیاری نیە ناتوان نازانن لەسەر شقامەکە چۆن بپەڕێتەوە لە عەرەبانەیەکەوە لە ماتۆرسیلێکەوە لە پاسکیلێکەوە بۆیە دەبێت لەوە تێ بگین کە ئێمە بەرپرسیارین لە کاتی ڕۆشتنا لە ناو ئۆتۆمبیلدا. کاک بە من با باز لە هێمەکانی هاتوچۆ بکەین شۆفێران یاخود هاوڵاتیان تا چەند پابندن بە هێمەکانی هاتوچۆوە. هێما و هێڵکاری هاتوچۆ ینی ئەوەی کە لەسەر شقامەکانن ڕۆڵێکی کاریگەریانێ ڕۆڵێکی گرنگیان هەیە لە سەلامەتی مرۆچکە لە هەموو دنیادا هێما و هێڵکاری زمانێکی بێدەنکە مەسەڵەن جەنابەت لێرەوە گەر بڕێ بۆ یەکێک لە وڵاتانی دراوسێ هەر بە هێما و هێڵکارێکە پێویستیت بە کەس نییە بڵێ لێرەوە بڕۆیە ئەم قوبەستان لێرە قەدەغەیە کە ئەوە دەبینی ڕاستەخۆ تێدەگەی بۆیە ڕۆڵێکی باشی هەیە وەکوایە تۆ کەسێک لە پەناتە دانیشتی بێ کە شارەزا بێ پێت بڵێ لێرە پێچ هەیە لێرە بەرزایی هەیە لێرە نزمایی هەیە لێرە تاسا هەیە لێرە مرۆڤ دەپەڕێتەوە ئاژەڵ دەپەڕێتەوە ناوچەی نیشتە جێبوونی چڕە ئەبێ ئێمە زۆربەی کات کە فێرخوازان دەچنە نووسنگەکانی فێرکردنی شۆفێری هەندێک لە هاوڵاتیان لە فێرخوازان ئەو وانە تیۆریانی کە وەری دەگرن بە زیایی دەزانن بەڵام لە واقع داوانیە ینی بەشێکی زۆر لە ڕووداوی هاتوچۆ ئێمە چون سەر ڕووداوەکانی هاتوچۆ پێشوەختە بە هێمایەک بە هێڵکاریەک شۆفێر ئاگادار کراوەتەوە کە لە بەردەم تا یا لە پێشتەوە پێچێکی زۆر هەیە یا بەرزونزمیەک هەیە یعنی شۆفێرە گەر بێت و تەرکیزی لەسەر هێماکە ببوایە و بیزانایە خوێندنەوەی هەبوایە دەیزانی کە چی ڕوئیا لە پێشیەوە بۆیە ئەم نەشارەزایی لە نەبوونی هێما و هێڵکارەکانە ئەویش ڕۆڵێکی هەیە ئەویش کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. باشکاک بەهمان ئەو یاسانی لە هەرێمی کوردستان هەیە و کە تایبەتن بە هاتوچۆ و بەڕێنمایەکانی هاتچۆ بە سادانی شۆفێران ئەگەر بێت و سەرپێکی بکەن یاساکان تا چەند ڕۆڵیان هەبوو لەم بابەتە. وەکو یاسا توانم بڵێم ئێمە لە عێراقانی کاتێکاڵێک قانونی عێراقی وەکو نەس باشترین قانونمان هەیە تاوان کاڵی قانون ینی هەرێمی کوردستانی ژەر بەشێکە لە عێراق و هەندێک لەو یاسانەی هەموار کراوەتەوە کە تایبەت بێ بە هەرێمی کوردستان بەڵام ئێمە وەکو نەسی قانونی وەکو دەقی قانونی یاساناسان باشترین یاسایان داڕشتووە بەڵام حکمت لە جێبەجێکردنەکەیەتی حکمت لەوەیان کە یاساکە وەکو دەقەیە وەکو باسم کە لە سەرەتایە ینی بەشێکی زۆر لە ڕووداوەکان کە ئەوەی کە پێی دەوتێت ڕێکەوتنی کۆمەڵایەتیان بۆ دەکریانی دادگا هەندێک جار ناتوانێت بە ڕۆڵی خۆی یاسانی دەقێکی قانونیش هەیە ینی با بڵێن لە ناو یاسای شتێکە پێی دەوترێت ئەگەر بێت و دوو کەس تووشی کێشەیەک بوو ئەگەر بێت و کسکاڵان لەسەر یەک کشانەوە ئەگەر بێت و حەقی عامی تیان نەما بوو ئەتوانێت ئەو کەسە دادگا ئازادە لەوەی کە ئەو کێشەیە کۆتایی پێبێنێت و کەسەکان ئازاد بکە ئەمە وای کردووە کە وەکو پێویست خەڵک نەترسیانی ڕۆڵی ئەو ترسە عقلانی لە ناخان نەبێت کە وەحس بکە کە یاساس ڕۆڵی خۆی دەبێن ینی بیر لەوە کاتەوە مەسەلەن مناڵی کەسێکە ینی مناڵی کابراایکی دەسەڵاتدارە دەڵێ منەگە تووشی ڕووداوێکیش بم باوکم چوار پیاوە باتوە چێتە ماڵەکە بۆم چارەسەرەکات و دێنەوە دەرەوە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەری بەواقعیش دەبینین ینی خۆ زۆر جاریانی میلەتی و کردڕاستە میلەتێکی مسلمانە میلەتێکی کۆمەڵایەتیە ئەمانش کاریگەری هەبووە ئێمە ناڵین هەموو ڕووداوەکانیان دەرگای ڕێکەوتنی کۆمەڵایەتی دابخرێ لەسەر هەموو بابەتەکان و هیچ کێشەیەک چارەسەر نەکرێت و تەنها لە ڕێگی دادگاکان و چکە وەکو باسم کە ئێمە یەکەم میلەتێکی نەوەنە زۆر نیژماری دانیشتوانمان دووەمیش ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی کە لە نێوانماندا هەبووە تا ڕادەیە کاریگەری هەبوو لەسەرەوەی کاگەر بێت و زۆر لەگەڵ یەکترا قسە بکەن ڕەنگە ببینەوە بە خزم لەگەڵ یەکتر یان ڕەنگە ببینەوە بە کەس و نزیکی یەکتر لەبەرەوە ئێمە ناڵین بۆ هەمویان بەڵام بەشێک لەم ڕووداوانە پێویستی بە ڕەحمکردن نییە پێویست ناکە کەسانێک مەسەلەن مامۆسایەکی ئاینی بەڕێز پیاوێکی کۆمەڵایەتی بەڕێز بچێت لە ناو مەجلیسێکا دانیشێ داوای لێخۆشبوون بۆ کەسێ بکا کە ئەم کەسە بە ئارەزوو بە مەبەست لە پێناو حەزێکی کاتی خۆیان سەرکێشی بە ژیانی خۆیەوە کردووە بۆ تەمەترسی بۆ سەر ژیانی کەسانی تریش و کەسانی تریش گیانیان لە دەستداوە بریندار بوونیان هەندێک کەس نوقسان بوونیان بکەمەندان بوون بەڵام ڕووداومان هەیە قەزا و قەدەرەوەی کە پێی دەوتێت ڕەنگە کەسێک لە ئەنجامی ڕۆشتن بۆ کارێکە لە شوێنێکایە پێشاتێکی کت و پڕدێتە بەردەمی ئۆتۆمبیلەکە لە کۆنتترۆل دەدەچێت تای ئۆتۆمبیلەکەی دەتەقێ هەر جۆرە شتێک بێ ئەمانە کە لە دوای لێکۆڵینەوە لە دوای ئەوەی کە هێڵکاری بۆ کرا مەفرەزەکانی هاتوچۆ هاتنە سەر شوێن ڕووداوکرد دەرکەوت شتەکە بە عەمدەن نەبووە بە عەنقەز نەبووە ئەمانە تا ڕادەیەک جای بەڵام من لێرەوە ئەو پەیامەش دەگەێنم ینی هەندێ ڕووداوی هاتوچۆ هەیە
ئەو مامۆساینە بە ڕێزانە و پیاماقول بە ڕێزانە پێویستە خۆیان لەم جۆرە ڕووداوانە بپارێزنەوە نەچنە ناو ئەم جۆرە دانیشتانەوە لەبەرەوەی ئەم کەسانە فێر ببن ینی کەسێک تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێ هاوڕێکی سێری دەکا تووشی ڕووداوێکی خوڵقانەوە کەسی جانێ لە دەستدا و دوو کەسیش بریندار بوو و کەسێکشی کەمەندام کردووە چوار پیاکۆ بنەوە چەند کۆتایی بەم کێشێنن هاوڕێکەشی سیرەکاڵێ وڵی خۆ ئەگەر ئاوا بێ منیش بۆ نەیکەم ینی ئەویش چاولەوەکە بەڵام ئەگەر هاوڕێکی بزانێ وڵات لە سجنایە و لە بند کراوە و کەس ناتوانێت سەردانی بکات و ساتەکانی تەمەنی لە دەست چوە ئەمیش ئەبێتە ترسێک لە ناخیا ناتوانێت ئەم سەرکێشانە بکە هەموو شتێک لە دنیای ڕەنگە بەکارهێنانی مادەی هۆشبەرە گەربێت و ئەو سزاتونەی لەسەر نەبێ هاوڵاتی ڕەنگە بە ئاسانی هاتوچەی پێ بکە بەڵام کاتی بیرەکاتەوە گەر من بگیرێ مەگەر بەکاری بێنم 20 ساڵ حکومە درێم وام لێ ئەکرێ وام لێکرێ ئەمە واکاکە دوورکەوێتەوە لەم بابەتە کاک من دەمەوێت بەو پرسیارە بپرسم کە ڕۆڵی کامێراکانی نهێنی کامێرای هاتوچۆ چەند توانیوێتی تیژڕەوی لە نێو شۆفێراندا کەم کاتەوە زانی ئێمە کاتێک گەڵین چۆن ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە کۆمەڵێک ڕێکار هەیە بێ بیگرینە بەر یەکێک لەوانە ئەم بەرنامەی جەنابتان یەکێکە لەو هەنگاوانی کە دەکرێت ئەگەر ئەو بینەرە بە ڕێزانە کە سەیری ئەمە دەکەن شتێک وەربگرن لەسەرەوەی کە زانیاری هۆشیاری هاتوچۆیان هەبێ ڕادووی هاتوچۆ کاریگەری هەیە لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و کەمکردنەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ سەردانکردنمان بۆ قوتابخانەکان و چوون لە زانکۆکان و کردنەوەی سیمینار و خولەکان بۆ خوێندکاران دیسان کاریگەری هەیە لەسەرەوەی کە هاوڵاتی یا خوێندکار هۆشیار بێ ئێمە لە قۆناغی ڕەوزەوە لە قۆناغی باخچی ساوان و بنەڕەتیەوە دەچینە قوتابخانەکانەوە فێریان دەکەین چۆن لەسەر شقام بپەڕنەوە کارمەندی هاتوچۆ ڕۆڵی چییە ئەرکی چییە لەناو ئۆتۆمبیلدا چۆن دادەنیشن ئەمانە کۆمەڵێک خاڵن کە بە دوای یەکاتێن کامێرەکانی چاودێریش یەکێکە لەو خاڵانە ناڵین هەموو یەکێکە لەو خاڵانە کە بە دڵنیاییەوە ڕۆڵی هەیە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ ئەوش بەپی شێواز و بەپی تەکنیکی خۆی دەبێت دابنرێ یعنی لە هەموو دنیادا کامێری هاتوچۆ هەیە لە هەموو دنیادا ڕۆڵی کامێرەکانی ڕۆڵێکی گرنگیان هەیە بەڵام دەبێ وەکو باسم کرد دەبێ هاوشانی با بڵین ئەو شتانی تریش جێبەجێ بکرێ لەگەڵیان نەک ئێمە وەکو نەبێ بە کابرا فەرزەکانی بۆ جێبەجێ ناکرێت چێ سونەتەکە کاڵە چوارژن سونەتە هێشتا فەرزەکانی بۆ جێبەجێ نەکراوە دەبێ ئێمە بیلۆ بکەینەوە کە لە پاڵ دانانی کامێرەکانی هاتوچۆیە فەرزەکانی کەش جێبەجێ بکەین مەسەلەن ڕێگابانەکان باش بن وشیاری هەڵمەتی هۆشیاری هاتوچۆیی باش بێ بگاتە شوێنەکان لەگەڵەوەژە بەڵێ بە دڵنیاییەوە ڕۆڵی کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ئامادی ڕووداوەکانی هاتوچۆ کامێرەکانی هات چاودێریکردنی شۆفێران چاودێریکردنی خێرایی ترسێکی عقلانی دەخاتە ناخی شۆفێرەوە کەوا هەستکرا لەم شەقامەدا ئەگەر بێت و خێرا بڕوا غەرامە دەکرێت پارەی لێ دەستەندێ لە موچەکەی دەبڕێ بۆیە وا دەکا کەمتر ینی با بڵین کەمتر سەرکێشی بکە خێرایەکەی کەم کاتەوە وکوای بەردەوام کەسێکی لەگەڵا بێکە چاودێری بکات کاک بە هەمان سەبارەت هەر بە ئەو کامێرای کە ئاماژە پێکرد کامێرای جێگیر ئەوەی کە باسی لەوە دەکرێت پوینت تو پوینت ئەمە دەچێتە باری جێبەجێکردنەوە تا ئێستا زانیاریەکانی لە ڕاستیە بەڕێبەرایەتی هاتوچۆ هێشتا ئەبێ ینی لە داهاتوو ئەگەر شتێکی وا هەبێ ئاگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بڵاوی دەکەینەوە کۆنگری ڕۆژنامەوانی بۆ دەکرێەوە لە کەناڵەکان ئاگادار دەکەینەوە ئێمە باز لە ڕۆڵی ڕاگەاندنەکەین ڕۆڵی هاتوچۆکەین وە لە ناویشانە کامێرەکان بڵ کامێرەکان وەکو باسم کرد ڕۆڵی هەیە بەڵام بە شێوایە بێکە لەگەڵ بارودۆخی هاوڵاتیا بگۆجێت ئەوەی کە باز دەکرێت بەڕاستیەوە لە داهاتوە ڕەنگە بتوانین قسەی لەسەر باش هەر لەسەر بابەتی ئەم هۆشیاریە ئاماژەت بە کار و چالاکی و سیمینار کرد ئەم کار و چالاکی و سیمینارانە تا چەند ڕۆڵیان هەیە بۆ منە ڕێنمایی بدەن بە شۆفێران بە تایبەت لە تونێلەکاندا وریای زیاتر شۆفێری بن یعنی لە پاڵ ئەمانەدا هەندێک شوێن هەیە پێویستە ڕێنمایی تایبەتیان پێ بدرێت ئێمە هەم لەناو بەڕێبەرایەتی هاتوچۆدا شوێنێکی تایبەتمان هەیە کە تایبەت کراوە بە منداڵان ینی ئێمە منداڵان ڕۆژانە لە کاتی کردنەوەی قوتابخانەیە باخچی ساوایان و قوتابخانە بنەڕەتیەکانیان سەردانمانەکەن ینی ڕۆژانە لەوانەیە ئێمە 500 بۆ 600 مناڵ سەردانماکە بە پێی کاتەکان لە دوای کاتژمێر هەشتونیەوەکە دەوامی فەرمی دەست پێ کاتا وەکو کۆتایی هاتنی دەوام بە پێی کاتژمێرەکان ئێمە تەنسیق لەگەڵ قوتابخانەکاندا دەکەین کە بێنە ئەوێ بۆ ئەوەی کە بێن مناڵان فێر ببن ئەو ینی شەقامێکی بچوو کراوەمان دروست کردووە گەریشەڵا دەرفەتە و کامێری ئێنارتیش بێتە ئەوێ کاری لەسەر بکە لەوێ فێریان دەکەین کە چۆن لەسەر شەقامەکان دەپەڕنەوە
چۆن دەبێت مامەڵە بکەن لەسەر شەقامەکاندا ئەمەمان درێژ کردوەوە تاوەکو زانکۆ و پەیمانگاکان لە باخچەی ساوان و لە بنەڕەتیا ئێمە وانەکانمان یا با بڵین پەیامەکانمان بە جۆرێکە کاتێک چینە قۆناقی ئامادەی و ناوەندی دیارە ئامادەیەکانەوە تقریبان مێرد منداڵن ئەو کەسانی کە دەگەنە ئەو تەمەنە ڕەنگە حەزی سەرکێشیان زۆرتر بێ هەوڵ دەدەین لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دەقی یاساییەوە لە ڕێگەی وشارکردنیانەوە پێیان بڵین کە کاتێک کە تۆ سەرپێچی دەکەیت تووشی ئەم سزایە دەبیتەوە و پەراوی لێکۆڕینەوەت بۆ دەکرێەوە ڕوبەڕووی دادگا دەبیتەوە کە دەچێتە قۆناغەکانی زانکۆ دیارام کەسە تا ڕادەیە کامەڵ بووە و هۆشیاریی باشی ژیانی هەیە لەوێ سیمینارەکانمان بە جۆرێکە کە ئاستی مەترسیەکانی پێیان ئاشنیان دەکەین بە ئاستی مەترسیەکان لەسەر ڕووداوەکانی هاتچۆ لە هەرێمی کوردستاندا ئەم درێژکراوی هەڵپەیامی هۆشیاری هاتوچۆیانەوەکو باسم کرد لە بنەڕەتیەوە تاوەکو زانکۆ ڕۆڵی باشی هەیە و لە ناویشی ئەوەی کە باسەکە تونێلەکان نەگەر تونێلەکان ئێمە لە هەندێک شوێنەیانی پێویستی بەوە هەیە کە پەیامی هۆشیاری هاتوچۆیی تیابێت مەوکو ژیانی ڕۆژانەی مرۆڤ پێویستی ینی لە ڕێگەی گواستنەوەیە کاتە تۆیتە دەرەوە لە ماڵە دیتە دەوام بە ئۆتۆمبیل دیجا ئەگەر پیادەر ئەگەر ئۆتۆمبیلی تایبەتی خۆشن نەبێت تۆ سەرنشینی لە ناو ئۆتۆمبیلەکە چکن ناتوانانی بەپێ بگەیتە ئێرە ئەگەر پیادەڕەویش ویدی سانەرە بێ هۆشیاری ئەوەندەت هەبێ بزانی لەکوێ دەپەڕیتەوە لەکوێ هاتوچۆەکەی و بۆ کوێ دەڕۆی ئەمانە هەمومان ئەگەر شۆفێر بین ئەگەر سەرنشین بین ئەگەر پیادەڕۆ بین دەبێت ئەوەندە لە سەلامەتی خۆمان تێ بگەین وەکو چۆن کۆمەڵە شتی بچووک هەیە لە بواری تەندروستی یا لە بەکارێنانی عیلاج و لە بەکارێنان یا لە باڵێن دوورکەوتنەوە لە هەندێک شت کە دەبێتە هۆی نەخۆشخستنمان بە هەمان شێوە ئەویش ئەبێ ئەوەندە هۆشیاریمان هەبێت کە بتوانین مەترسی لەسەر ژیانی خۆمان و خەڵکانی کە دروست دەکەین چکە زۆرجار لە ڕووداوەکانەوە دەیبینی کە لە سۆشیال میدیا بڵاو دەبێتەوە ڕەنگە پیادەڕەوێک لە شوێنێکەوە دەپەڕێتەوە کارەساتی گەوری خوڵقانی بێت کە ئۆتۆمبیلەکە خۆی ئامادە نەکردەوە بۆ ئەوەی کەس دێرەوە بپەڕێتەوە. ڕائید بەهمەن عەبدوڵڵا بەڕێوەبەری ئەفسەری ڕاگەیاندن لە هاتوچۆی سلێمانی سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆی